مردووە یەک کاتێکی زۆر کەمە زۆر گوێی لە تەقەی پێڵاوی خەڵکیە دەگەڕێتەوە. ئای چیمان بە خۆمان کرد، خۆ کەس و کارمان ڕۆشتن، کەس نەما بەهێمان بەجێ هێشت، دەی بە عەجەلە بڕۆ ناو سیارەکە و بڕۆنە خواویستان بێت. گوێمان لە تەقەی پێڵاوەکانیان دەبێت دەڕۆن، ئەو کاتە دەزانین چیمان کردووە. بەس ئەو قسە دەڵێ لوتمانەدا لە بەردەکە ڕاست نییە، چونکە ئێمە لەسەر لای ڕاستمان دەنێژرین. دەروی گۆڕەکەمان کەسانێک دێن بۆ بە خاک سپاردنی ئێمە، ئەمە واقعیە، بۆی پەدان باسەکەم بۆی بزانین ژیان چییە، هیچ قیمەتێکی نییە. کەسانێک دێن بە دیار جەنازەکەی ئێمە دەبن لە قەبرستان یا لە مزگەوت یا لە ماڵەوە، لە ماڵەوە دێن بۆ مزگەوتێک، مزگەوتەکە ئەگەر هاوین بێ تەبرید و فێنکی تێدایە، ئەگەر زستان بێش گەرمی تێدایە. دێنە مزگەوتێک بەو شێوەیە بە سەیارەیەک ئێمە بەڕێ دەکەن، سەیارەکە گەرمی یا ساردی تێدایە، بۆ قەبرستان بەڕێمان دەکەن. ئامادە نین لە ڕێگادا مەجبور کابرا سەیارەکە بێت تەبریدەکەی هەڵکا یاخود گەرمەکەی هەڵکا بۆ ئەوەی بچن فڵان کەس بە خاک بسپێرن، بۆیە ئامادە نییە گەرما بچێژێ یا سەرما بچێژێ، بۆیە هەمویان دەڵێن پەلە بکەن. دەی کاکە پێشەوەی جەنازەکە بشۆرن بڕۆن قەبرەکە هەڵکەنن، با تاخیر نەبین. ئەمە واقعیە، ئینکاری دەکرێت، کەس ئینکاری ناکات. ڕۆحەکەمان دەرچوو یەکسەر جەماعەتێ ڕاکەن بۆ قەبرستان. بۆچی؟ لەبەرەوە زوو بمان نێشن، بۆی زوو دەربازیان بێ لە دەستمان، بۆی زوو بێن بۆ تەعزیە ناشەرعیەکە، بۆی بۆگەن نەکەین لاشەمان. ئەبێ سەریع بین لەوەی کە دەفنی ئەو کەسە ئازیزی خۆمان بکەین. ئەمە حاڵی خەڵکە لە دەروی گۆڕەکەمان، بە سیاری تەبریدەوە دێن لە شوێنی گەرم و سارد و خۆشە، دێن بۆ کفنکردنی ئێمە و دفنکردنی ئێمە و شاردنەوەی ئێمە. هەمووشیان دەڵێن دەی عەجەلەکەن با باران تەرمان نەکا، جارێ بارانە، هەتا بارانەکە قایمتری نەکردووە، دەی با تەڕ نەبین، دەی با زۆر گەرمامان نەبێ، کاتی ئەوە نییە درێژەی پێ بدەین، چونکە زۆر گەرمە یا زۆر ساردە، لە کورتی شتەکان ببڕنەوە. ئەمە حاڵی دەرەوەی گۆڕەکەی ئێمەیە. کەواتە هیچ کەسێک ئامادە نییە لە پێناو ئێمەدا گەرمی و ساردی بچێژێ ئیلا کەسانێکی کەم نەبێ. باران بێ زۆربەی خەڵکی ڕاکە بۆ ناو سیارەکە، ئەڵێ با تەڕ نەبین. ئەو خەڵکی کە لە پێناویدا زۆر شت کرد بۆیان، بۆی کە ئافرینت بکەن، دەستخۆشی لێ بکەن، بەڵام ئامادە نین گەرمایەک، ناڕەحەتیەک، بارانێک بێ بەسەریان و لاشەیان تەڕ کات لەبەر خاتری تۆ، لەبەر خاتی شاردنەوەی تۆ. ئەوەندەی پێ نابڕێ، ئەوەندەت پێ نابڕێ تۆیش کە لە پێناوی ئەودا کەسێک ئامادە نییە پێناوی ئەو مردۆدا لاشەی خۆی بارانی دا و تەڕ یا قڕاوی بێت بەداخەوە. ئەوە ژیانی دنیاە. بەڵام لە ناو گۆڕدا کاتێک کە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم خەڵکی دەگەڕێتەوە، گوێ ئەو مردووە یەک کاتێکی زۆر کەمە زۆر گوێی لە تەقەی پێڵاوی خەڵکیە دەگەڕێتەوە. ئای چیمان بە خۆمان کرد، خۆ کەس و کارمان ڕۆشتن، کەس نەما بەهێمان بەجێ هێشت، دەی بە عەجەلە بڕۆ ناو سیارەکە و بڕۆنە خواویستان بێت. گوێمان لە تەقەی پێڵاوەکانیان دەبێت دەڕۆن، ئەو کاتە دەزانین چیمان کردووە. بەس ئەو قسە دەڵێ لوتمانەدا لە بەردەکە ڕاست نییە، چونکە ئێمە لەسەر لای ڕاستمان دەنێژرین. ئیمامی سوفیانی ثەوری ڕەحمەتی خوای لێ بێ زۆر جار لەسەر لای ڕاستە خەوت ئەی فەرموو ئارە ناو گۆڕەکەمدا ئابەم شێوەیە دەبوو. کاتێک کە دەکەویتە سەر لای ڕاست شەوانێ بیرێ بکەرەوە، ڕۆژێکە بێ لەسەر لای ڕاستت لەسەر ئەم لایەت دەتخەنە ناو گۆڕەوە. کەواتە ئاگاداری خۆت بە، بزانە چی دەکەی لە دنیادا. تەماشا دەکەی کەس و کارەکەمان هەموویان دەگەڕێنەوە بۆ ژیانی خۆیان. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم بەڵام ئینسانی ئیماندار لە ناو گۆڕەکەیدا لە ناو باخێکی سەوزی جواندایە، گۆڕەکەشی هەتا چاو بڕکا بۆی فراوان دەبێتەوە. وە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم مانگی 14 چەندێک جوان و ڕووناکە، مانگەکە خۆی ناو گۆڕەکەی ئیماندار بەو شێوەیە. بەسەراتێکمان باس کرد کاتی خۆی، پیاوێکی بەتەمەن کاتێکە دەمرێ ڕەحمەتی خوا لێ بێ دێتە خەوی کچەکەی دەڵێ باوە گیان وەزعت چۆنە، دەنگ و باست چۆنە، پیاوێکی 70 ساڵ بەتەمەن، خواناس ئەهلی مزگەوت، 14 15 ساڵە، 15 ساڵە، 16 ساڵە، 17 ساڵە، 18 ساڵە، 19 ساڵە، 20 ساڵە، 21 ساڵە، 22 ساڵە، 23 ساڵە، 24 ساڵە، 25 ساڵە، 26 ساڵە، 27 ساڵە، 28 ساڵە، 29 ساڵە، 30 ساڵە، 40 ساڵە، 50 ساڵە، 60 ساڵە، 70 ساڵە، 80 ساڵە، 90 ساڵە، 100 ساڵە، 120 ساڵە، 130 ساڵە، 140 ساڵە، 150 ساڵە، 160 ساڵە، 170 ساڵە، 180 ساڵە، 190 ساڵە، 180 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 ساڵە، 180
دەفەرمێ ڕۆڵی گیان وەڵڵاهی زۆر خۆشە ناو گۆڕەکەم، لای ئێمە کارەبا بڕان نییە، قەت ئەو بڵی کارەبا چۆن لای دنیا کارەبا ئەکوژە و تاریکی دروستە بێ. ڕۆڵە قەبرەکەم ئەمەندە ڕووناک و جوانە، قەت نورەکەی و ڕووناکیەکەی کۆتایی پێ نایە، بەردەوام ڕووناک و جوانە. ئەمە داخلی قەبرە، ئەمە ناو قەبرە. خەڵک چی دەکا؟ گەرمایە بێ سەرمایە بێ کێشە نییە، ئەوە سوودی بۆ ئێمە نییە. ئەوە گرنگە گۆڕەکەمان ڕووناک بێ بە ئیزنی خوا. بەچی ڕووناکی دەکەین؟ بە چاکە، بە عیبادەتی خوا، بە خواناسی، بە خێر و چاکە و عیبادەت خۆت ئامادەکە بۆی گۆڕەکەت بەردەوام ڕووناک بێ و تاریکی تیان نەبێ، وەکو گۆڕی هەندێک کەس کە پەنا بەخوا ڕووناکی تیان نییە، ئاگرەکەشی ڕووناکی تێدا نییە، هەمووی عەزابە. بۆیە ئینشاءڵڵا لە کۆتاییدا دەڵێم بە ئیزنی خوا بە خۆماندا بچینەوە. خوای گەورە دەفەرمێ ئین الأبرار لەفی نەعیم وئین الفجار لەفی جەحیم. ئینسانی ئیماندار و چاکەکار لە دنیادا لە ناو گۆڕدا لە قیامەتە لە خۆشی و شادیایە. ئینسانی فاجر و خراپەکاریش لە دنیادا لە ناو گۆڕدا لە قیامەتە لە ناو عەزاب و ناڕەحەتیایە. کەواتە هەڵی بژێرە، حەقت بەسەر خەڵکەوە بۆ خوا بژی، بۆی پەشیمان نەبیتەوە ناو گۆڕەکەدا، بۆی لە قیامەت پەشیمان نەبیتەوە.